مزگەوتی گەورەی سلێمانی لالایەن دروستکەری شاری سلێمانی ئیبراهیم پاشای بابانەوە دروست کراوە و یەکەمین مزگەوت بۆ نوێژی هەینی تێدا ئەنجام دراوە، دواتر بۆتە گەورەترین و بەنێوبانگترین مزگەوتی شارەکە و تا ئێستاش هەر بۆ شێوەیە ماوەتەوە. مؤسساتی خەدەمیان دروست کردووە، ئیداریان دروست کردووە، سەحیان دروست کردووە، دینیان دروست کردووە. لە یەکی لە مەساتە دینیەکان ئەم مزگەوتانە بۆ کە ئێستا بینیت طبعا هەیە مزگەوتی کۆنی تیاوەک سلێمانی عەفو وەکو مزگەوتی گەورە کە مزگەوتی کاک ئەحمەدی شێخ مەشهورە. خواردن دروستکردەکە لە زمانی کاک ئەحمەدی شێخەوە هەبووە. کاک ئەحمەد ئەم خواردنی دروست کردو بۆ فەقیر و هەژار و بەتایبەتی بۆ ئەم نابینایانەی کە ئێستا هەن ئەوان هەر لە مزگەوتی گەورە بوون. بەڵام تا ساڵی 52-53 داوامی کرد. ئەو سایتر حەبسەخان زیاتر ئیشرافیە کرد. دوای حەبسەخانیش شەقادر و مامەسە ئیبراهیم تەبعاً ئیشرافیانە کرد. لە سەرەتای دامەزراندنی سلێمانی وەکو شار مزگەوتەکان ڕۆڵی قوتابخانەیان دەگێڕا. لەگەڵ دروستبوونی شاردا مزگەوتەکان بوونە شوێنی خواپەرستی و قوتابخانەی پێگەیاندنی چەندین ئەدیب و زانای ئاینی. مزگەوتی گەورە هەن دوای ئەوەی کە هەستمان بەوە کردووە کە پێویستمان بە خۆنگن و ئەمانە لە تەمەنی تقریبەن هەمانە لە 15 ساڵی و هاتوچێرەی کردووە، هەمانە لە 10 ساڵی و ئەیکا. بەڵام مزگەوتی گەورە کە جێگایەکی تایبەتی خۆی هەبووە، بە تایبەتی بۆ نابینایان کە مەدرسەیەکی قورآن خوێنی لێ بووە. ئەم قورآن خوێنانە کە هەمووی یعنی حتاوانش کە لە ئێرانن هەر لە خلیجی ئێران، وەکو من لە بەعزە شتێکە گوێم لێ بۆ بەکو بەرنامە و نامیلکەوەمانە حتا لە ئەزهەریشان ناوبانگی هەیە ئێرە. مزگەوتی گەورە جیاواز لەوەی جێگەیەکە بۆ خوداپەرستی گۆڕی پاشاکانی بابان و شێخ مەحموودی حەفید و کاک ئەحمەدی شێخی لێیە. ئەمە ژوای کردووە هاوشێوەی ئەحلام کە لە خانەقینەوە سەردانی شاری سلێمانی کردووە. خەڵکانێکی زۆر لە ناوچەکانی دیکەی باشووری کوردستانەوە سەردانی ئەم گۆڕانە بکەن بۆ نزاکردن. هەموو جار ئەتێم بۆ سەردانی کچەکەم لە سلێمانی خۆشکەکانم، ئەتێم بۆ ماڵی خوا، لێنەمە ماڵی خوایە، ئەتێمی تاعەتی خۆمەکەم، نوێژی خۆمەکەم، قورئانە خوێنم، تەسبیح. لەوە باشترە لە ناوی خەڵک بینم و گوناحی خەڵک هەڵبگرم. وەختی خۆم هەموو لەمێ گوزرانەکەم، ئەحەزەکەم، دڵم خۆشە بێ، یعنی ئەڵێم من ماڵی خوایە، یعنی و شێخە یعنی خۆی هەیە، تایبەتی خۆی هەیە، بەناوبانگە. بەس نایم دوعا بکەم یعنی پێم بدە و بۆم بکە، لەئەن خوا هەموو تشتەکە. شاری سلێمانی لە ساڵی 1984 دامەزراوە. مێژووی دروستبوونی مزگەوتی گەورەش دەگەڕێتەوە بۆ هەمان مێژوو. شێخ مارفی نۆدێ یەکەمین مامۆستای ئەم مزگەوتە بووە. سوڵتان عەبدولحەمیدی عوسمانی لە ساڵی 1308 کۆچی یەکەمین مناری لە سلێمانی لەو مزگەوتەدا دروست کرد. کاتێک شاری سلێمانی دامەزرا سەرجەم خانۆکانی لە قوڕ دروستکرا بوون، بەڵام بەهۆی پێشکەوتنەکانەوە خانە قوڕینەکان لەناو چوون و خانووی کۆنکرێتی جێگەی گرتنەوە. تەنیا باڵەخانەیەکیش کە پەیوەندی بۆ ڕۆژگارەوە هەبێ کە سلێمانی تێدا بووە شار مزگەوتی گەورەی شارەکەیە. بەڵام ئەویش هاوشێوەی خانە قوڕینەکان ئێستا باڵەخانەیەکی کۆنکرێتی لە جێگایەتی. لیزانەمین ڕوودا و سلێمانی.